کۆمەڵێک لە میوزیسیانانی کورد لە ئۆرکسترای فیلهارمۆنی لاوانی عەرەب لە وڵاتی میسر بەشداریان کرد. هونەرمەند ڕێبا سدیق بەشداربووی ئۆرکسترا لە میسر بەشدارە لەگەڵمانە. سڵاو لێبێ بەخێربێ. لە وڵاتی میسر لە ئۆرکسترایەکی گەورە وەک کورد وەک هونەرمەندێکی کورد بەشداریتان کرد بوو. لەسەر چ ئاستێکبان کرابوون؟ سەرەتا سوپاس بۆم دەرفەتە هەڵبەتە ئۆرکسترای گەنجانی فیلهارمۆنیی گەنجانی عەرەبی ساڵی 2006ەوە لەلایەن دکتۆر فەوزی ئەلشامی دامەزراوە. تا ئێستا چەند ساڵ جارێک کۆ ئەبێتەوە و ژەنیاران لە وڵاتانی عەرەبیەوە تەقدیمی ئەم ئۆرکسترایەکەن. ئێوە وەک کورد چۆن بوو بەشداریتان کرد؟ کوردستانی عێراق من ئەمە بۆ جاری سێمە بەشداریەکەم لەو ئۆرکسترایە. ساڵی پێشوو دوسێ ساڵەمە پێش لە وڵاتی فەڕەنسا هەمان ئۆرکسترا بەشداریمان کرد لەگەڵ چەند گەنجێکی کورد بە ناوی کوردەوە تقریباً 5 ژەنیار بووین. بۆ ئەم ساڵیش ئێمە ئەم گروپەمان لە کوردستان 6 ژەنیار بووین، 5 ئامێری ڤایۆلین لەگەڵ ئامێری چەلۆ، 2 خانممان لەگەڵ بوو لەگەڵ برادەر ناوەکانیشان حەزەکەم بخوێنەوە بۆی ئەوانیش مامۆستا بەشدار بوو، جولیا خان بوو، چاوان خان بوو لەگەڵ کاکە ئالان و کاکە دەوان. ئێوە بەشداریتان کردبوو وەک هونەرمەندانی کورد، بەشداریتان لە گەورەترین ئۆرکسترای میسرا کرد. ئەتوانی ڕوونکردنەوەیەکم پێبیت و لەسەر چ ئاست و بنەمایەک بەشداریتان کردبوو؟ سەرەتا سوپاس. ئێمە وەکو 6 ژەنیار لە کوردستانی عێراقەوە بە ناوی کوردستانی عێراق و بەشداریمان لەم ئۆرکسترایە کرد. ئۆرکستراکە لە ساڵی 2006ەوە لەلایەن دکتۆر فەوزی ئەلشامی دروست کراوە. لە هەموو وڵاتە عەرەبیەکانەوە گەنجان بەشداریان لەم ئۆرکسترایە کرد لە ڕێگەی مقابلەوە. ئێمەش بەڕاستی کە گەشتینە ئەوێ وتی زۆرترین بەشداربوو لە کوردستان بووە هی ئۆرکستراکە. زۆر دڵیان خۆش بوو بەوە، چونکە من 2 ساڵ پێشووتر تەجروبەم هەبوو لەگەڵیان. لێرەکە گەڕاینەوە زۆر باسی ئۆرکستراکەمان بۆ گەنجانی ئێرە کرد و زۆری پێخۆش بووتی ئێوە کە بەشدار نەگەڵێمە. ئۆرکستراکە لە تقریباً 50 ژەنیار پێگاتە بوو لە هەموو وڵاتانی دنیا بە ناوی ئۆرکسترای گەنجانی عەرەب. توانیمان 2 کۆنسێرت بە ئەنجام بگەێنین لە وڵاتی میسر، دانیشیان لە ئەسکەندەریە، دانیشیان لە قاهیرە. هەر تایبەت بوو بۆ ئۆرکسترا؟ هەر بۆ ئۆرکسترایە بەڵێ. و دوای ئەوە ئەم ئۆرکسترایە لە 2006ەوە بەردەوامە لە چالاکیەکانی. 2 ساڵ جارێ 3 ساڵ جارێ ئاوا کۆ ئەبێتەوە هەر جارە لە شوێنێک مەرجنیە هەر لە ناو میسرا بێت. ساڵانی پێشوو لە وڵاتی فەڕەنسا بە ئەنجام گەێنراوە، دواتریش. ئەو بەرهەمانەی کە بەشداریتان تیادا بوو بەرهەمەکان کوردی بوون؟ بەڵێ نەخێر. بەرهەمەکان دوانیان شاکاری جیهانی بوون، ئەوەی ڕاستی بێ کە لەلایەن دانیشانی ڕسێبگی بوو و دانیشان چایکۆفسکی بوو. ئیشێکیشان عەرەبی بوو لەلایەن دانەرێکی سووریەوە بە ناوی سڵحی ئەلوادی. ئەگەر بە بەرهەمێکی کوردی بەشداری بکەن ئەتوانن؟ هەڵبەتە من پێم ناخۆشە باسی من وشەی منەکەم، ئێمە چونکە ئێمە تیمین. بەڵام ئەوەی کە ناچارم بەکاری بێنم کە لەوێ ژەنین تۆزە پارچەی مۆسیقام ئەژەن، زۆر معجیبی ئەو ستایلە بوون کە لە عەرەبی نەئەچوو. وتیان ئەم ژەنینە کوێنەریە خۆت و عێراقیت، وە سەریانە سڵماخ زۆر عەرەبیەکەشمان باش نەبوو. ئیتر تێمانەگەیان خەڵکی کوردستانین و زمانمان جیاوازە و ئەوەش موزیکەکەمانە زۆر جیاواز بوو. بۆیە پێیان خۆش بوو من بە تەنیا لەگەڵ ژەنیارێکی کە خەڵکی مسر بوو بەیەکەوە پارچەیەک مۆزیک بژەنین. ئیتەوە دەرفەتیان ناینە تقریباً بۆ 10 دقە
5 دقه من بە کوردی ینی ژەنینێکی کوردیم ئەنجام گەیان و 5 دقه ئەو ژەنیارە میسریەش لە پلانتانە نییە ئەگەر لە خولێکی تری ئەم ئۆرکسترایە بەشداری بکەن بەرهەمێکتان بەرهەمی کوردی بێت بۆنە ئێمە توانین بە ئیداری ئۆکسایە بڵێن کە ئێمە چەندها دانەری کوردیمان هەیە چەندها دانەری باشمان هەیە توانێت ئیشێکی کوردی بنووسێ و تەقدیمی ئۆکساکەکەن لەوانێ بە خۆشحاڵیشەوە ئەو ئیشە کوردیە قوبولکەن و بیژەنن چونکە ئەو ئۆکسرای هی وڵاتانی عەرەبیە تایبەت نەکراوە بە منتیقەیەک بە هەموو شێوەیەک پشتگیری ئێمەیان نەکرد و هانی زیاترانیان بۆی بەشداری بکەینە لە ئۆکستراکەیە بەڕاستی و ئێمە لێرە ئەم گەنجانە نەک ئەم شەشەمان کە حەزەکەم ناوەکانیان بڵێم مامۆستا بەشدار بە ئامێری چەلۆ بەشداری کرد بوو ژولیا خان بە ئامێری ڤایۆلین و چاوان بە ئامێری ڤایۆلین کاک ئالان بە ئامێری ڤایۆلین کاک دەوەنیش بە ئامێری ڤایۆلین 5 ڤایۆلین لەگەڵ چەلۆیەک ئێمە پێگات بووین و ئەندامێکی کارای ئۆکستراکەش بووین بەڕاستی شوێندەستمان دیار بوو لەوێ شوێنمان دیار بوو هەتا تەسیرات ئێمە وای کرد بوو هەنێک لە ژەنیارەکان ئێمە حەزەکەین بین ئەو شوێنە ئێوە ببینین بە تایبەت ئیتر ئێمەشمان بە خۆشحاڵیەوە ئێمە ئێرە گەنجی باشی لێ تاقی باشی لێ بەس پێویستیان بە سەپۆرتە ئەمە یەک گلی بچکۆلانەش بکەم ئێمە بەبێ ئەسپۆنسەر ڕۆشتین بەڕاستی هەر کەسە لەسەر مەسئولیاتی خۆی و لەسەر حسابی خۆی تکتی تەیار و ڤیزە و ئەمان هەموو عایدی خۆمان بوو تەنها میوانداریەکەی هی ئەوان بوو بەڕاستی ئەوەش قورس بوو ئێمە چەندها ژەنیارمان هەبوو لێرە لەبەر ئەو حاڵەتە کە نێتوانی مەساریفەکەی بکە نەهات هیوادارم لایەنە پەیوەندیدارەکان ئەم دەرفەتانە بۆ ئەم گەنجانە ببینن و پاڵپشت بن ئێمە ڕۆشتین بەڕاستی بە ناوی میلەتێکەوە ڕۆشتین و تاقە و توانای ئێمە هیچ بەدەر نەبووە لەوێ دووبارە زۆر داوای بردن لە ڕفقەکانمەکەم دیسان وشەی من بەکارم کە من گەشتمە ئێوە منیان کرد بە لیدەری هەموو ئۆکستراکە کردمیان بە کەمانی یەکی ئۆکستراکە وتیان زۆر ئاعتیمادمان لەسەر تۆیە حەزەکەین تۆ ئەو ڕابەرایەتیە بکەی ئەمە شتێکی خۆش بوو بۆ هەمومان نەک تەنها بۆ من تاقی باشی لێ ئێرە گەنجی باشی لێیە بەس بەداخەوە هیچ شوێنێک سەپۆرتی نەکردین ئێمەش کۆڵمان نەیاوتمان هەرچەندە لەسەر شانی خۆشمان بێ ئێمە بەشداریەکەی لە پلانتانە هەیە ساڵێکی تر ئەگەر بەشداری لە ئۆرکسترایەکی وایە بکەن جگە لە خۆتان گەنجان لە بری خۆتان یان لەگەڵ خۆتان ببن بەشداری بکات لە ئۆرکسترایە ئێمە کە نزیکە بێتەوە لەوەی کە ئەو ئۆکسترا ئەعلانیەکە ئاڵە ئەوە بۆ ساڵی 2023 ئەم ئۆکسترایە دیسانەوە کۆنسرتێکە کات کە تەقدیمکەن ئێمە لە مامۆستا بەشدار بە تایبەتی لە فەیسبووکی خۆی هەموو عەرەبیەکەیان یەکرد بە کوردی لینکەکانی بڵاوە کردەوە بۆ هەموو ژەنیارەکانیان ئیتر هەر ژەنیارە حەزی لێ بێ و بتوانێت تەقدیمیەکە و ئیشەڵا دوای ئێمە گەنجانی لە ئێمە بەتواناتر و باشتر بڕۆن ڕوویکی جوانی کوردستان پیشانی دەرەوە بن ئەوەی ڕاستی بێ ئیشەڵا سپاس بۆ سپاس بۆ ئێوەش سپاس سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بن